ئەگەر بێت و بە وردی سەیری قۆناغەکانی تەمەنی کۆماری ئیسلامی ئێران بکەین لە وەتای ساڵی 1970ەوە کە ئەم کۆمارە ئیسلامیە بۆتە خاوەنی دەسەڵات لە ئێراندا، ڕێک دەبینرێ هیچ قۆناغێکی نەبووە بگوترێ ئەو ڕژێمە کاری بۆ ئاشتی ئاسایش سەقامگیری کردبێ. بە درێژایی ئەو تەمەنەی هەیەی هەر بۆیە دەکرێت ئەوە بە تایبەتمەندێتێکی ڕژێمی ئێراندا بنرێ. دەسەڵاتدارانی زیاتر لە 40 ساڵی ڕابردووی ئەو وڵاتە جا لە ناوخۆی ئێراندا بێ یانیش لە دەرەوە بەردەوام ئەم ڕازە سەرکوتکارانەکەی خۆیان بەکارهێناوە دژ بە گەلی ئێران و لە دەرەوەی سنوورەکانی خۆیشی هەر ئاوەها بووە. ئێران بەردەوام کێشەی دروست کردووە لە وڵاتاندا لە پێناو سەپاندنی سیاسەتەکان و کارنامەکانی خۆیدا و هەمیشەش ڕێگر بووە لە بەرەو پێشچوونی ناوچەکە و دژایەتی هەموو کرانەوەیەکیشی کردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. کۆماری ئیسلامی ئێران لە زۆر وڵاتی ناوچەکەدا هێزی میلیشیایی دروست کردووە وەک لوبنان، عێراق، یەمەن، سووریا و هەتا دوایی. ساڵانەش بودجەیەکی زەبەلەح بۆ ئەو هێزە چەکدارانە خەرج دەکا لەگەڵ ئەوەشدا کە ڕێژەی هەژاری لە ئێراندا هەروە دێ و بەرزتر دەبێتەوە. بێکاریش بۆتە بارگرانیەکی تری سەرشانی هاوڵاتیان. بەمانایەکی تر ڕژێمی ئێران ناتوانێت کێشە و گرفتە ناوخۆییەکانی وڵاتەکە چارەسەر بکە و هەوڵێک بدات نرخی دراوەکەی بەرز بکاتەوە، بەڵام لە پێناو جێبەجێکردنی سیاسەتە شەڕانگێزیەکانی خۆیدا ساڵانە دەیان ملیارد دۆلار خەرج دەکا. شۆڕشی ژینە پەردەی لەسەر ئەم ڕژێمەی ئێران هەڵماڵی و ئەو ڕەفتارانەی دەسەڵاتدارانی ڕژێم دەیان کرد و ئێستش بەردەوامن لەسەری بوونەمایی سەرزەنشت و سەرکۆنەکردنێکی بەرچاو لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوەییەوە و هەروەهاش هۆکارێکی سەرەکی بوون بۆ سەپاندنی سزای نێونەتەوەیی بەسەر ئێراندا جیاواز لەو سزایانەی بەهۆی بەرنامە ناوچێ مشتومڕ لەسەرەکەی دراون بەسەریدا. ئێران لە هەموو ڕوویەکەوە لە قەیراندایە و لە هەر گۆشەیەکی شۆلەی دەڕوانی ناتوانێت هەنگاوێکی ئەرێنی بنێ و وەک وڵاتێک بە پێی یاسا نێونەتەوەییەکان کار بکە یان هەر هیچ نەبێ وابەستەی پەیمانەکانی خۆی بێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. ڕفتارەکانی کۆماری ئیسلامی ئێران جا بە ڕاستەوخۆ بنیانی ڕاستەوخۆ لە ڕێی میلیشیاکانی سەر بە ئێرانەوە بکرێن مایەی هەڕەشە و مەترسین بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەک ئەوەی لەم ماوەی ڕابردوودا لە سووریا ڕوویدا. ئەو هێرشەی لە سووریا کرا و هێزێکی میلیشیایی سەر بە ئێران فڕۆکەی بێفڕۆکەوانی تیا بەکارهێنا و هێرشی پێکردە سەر یەکێک لە دامەزراوەکانمان ژمارەیەک زیانی گیانیمان هەبووە. وڵاتێکی ئەمریکایی لەو هێرشەدا کوژرا. قسەم لەگەڵ تیمی یاسایشی نیشتیمانی ئەمریکادا کرد لەسەر وەڵامدانەوەیەکی دەست بەجێ. هێزە سەربازیەکانمان ژمارەیەک هێرشیان کردە سەر ئەوانەی بەرپرسیار بوون لەو هێرشەی کرایە سەرمان لە سووریا. ئەو جۆرە هێرشانەی ئێران دەیانکات هەرگیز تێپەڕ نابن بەبێ ئەوەی ئێران باجەکەی بدات. هەرچەندە ئەمریکا جەختیش دەکاتەوە لەوەی هەمیشە بە پێویستی دەزانێت ڕێگە بگیرێت لە بەرزبوونەوەی ئاستی ناسەقامگیری لەو ناوچەی جیهاندا. هەروەها شانازی یەکەم ئەو کارە پیشەیەی سەربازەکانمان کردیان لە هێرشەکەیاندا. جا بە هەڵە تێمەگەن. ئەمریکا نایەوێت و جەختیش دەکاتەوە کە نایەوێت بکەوێتە قەیرانەوە لەگەڵ ئێراندا. بەڵام هەمیشە ئامادەین کە هێز بەکار بهێنین بۆ پاراستنی خەڵکی خۆمان. ئەو هێرشەی لە سووریا کردمان دژ بەوانەی سەر بە ئێرانن ڕێک ئەوەیە کە باسی یەکەم و بەردەوامیش دەبین لە هەوڵەکانمان بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی تیرۆریزم لەو ناوچەی جیهاندا. پەنتاگۆن بە ڕاشکاوی باس لە ئەگەرەکانی بەکارهێنانی هێز دەکات دژی دامەزراوەکانی هێزە چەکدارەکانی ئێران یانیش ئەوانەی لەو ناوچەی جیهاندا بە بەکرێگیراوی ئێران ناودێر دەکرێن. وەڵامەکانمان بریتی دەبن لە بەکارهێنانی هێزی لەشکریمان دژی پاسداران و دژی ئەوانش کە سەر بە پاسدارانن لەو ناوچانەی لە ژێر چاودێری و سەرپەرشتی سەرکردایەتی ناوەندی لەشکریماندان.
ئێمەش دەمانەوێت ئێرانیەکان بەرزکردنەوەی ئاستی شێوی و ئاڵۆزیەکان لە دژی بەرژەوەندەکانمان و هاوڵاتیانیشمان ڕابگرن. دووبارەی دەکەمەوە قەیرانمان لەگەڵ ئێراندا ناوێت بەڵام هەمیشە خەڵکی خۆمان دەپارێزین. دەسەڵاتداران لە کۆماری ئیسلامی ئێراندا وەڵامی جیاوازیان هەیە بۆ ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو پەرەسەندانەی ڕوودەدەن وەک ئەوەی بڵێ دوو جۆر گوتاری ئێرانی لە کاردایە و یەکێکیان بۆ ناوخۆی وڵاتەکەیە ئەوی تریشیان بۆ جیهانی دەرەوە. پەیامی لەشکری کۆمەری ئیسلامی ئیران و هێزە چەکدارەکانی تریشمان و وڵاتەکەشمان ئەوەیە هێزە زیادە گیانیەکان و بە تایبەتی شێزەکانی ئەمریکا بە زووترین کات لەم ناوچەیە بشنن دەرەوە ئەوەش بۆ خۆیان و بۆ ناوچەکەش باشترە. ئێمە بە شوێن کێشە و ئاڵۆزیدا ناگەڕین و کۆماری ئیسلامی ئێران هەمیشە ڕۆڵێکی بنیادنەر و ئەرێنی هەبووە لە هەوڵەکان بۆ ئاشتی و سەقامگیری و ئاسایش لە ناوچەکەدا بە تایبەتیش لە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ڕووباری فڕاتدا و وەڵامی ئێمەش بۆ ئەمریکایەکان تند و ڕوون و ئاشکراش بوون. لەوەتای ئێران کۆسپی دروست کردووە لە بەردەم دانوستانی ناوچی نێوان تاران و زلێزەکانی جیهان. لەو ڕۆژەی شەوە کە ئێران ڕێکەوتنی لەگەڵ عەرەبستانی سعودیەدا مۆر کردووە هێشتا هیچ ئاماژەیەکی ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆی نەداوە بەوەی هیچ یەکێک لە ڕەفتارەکانی خۆی دەگۆڕێ بەو پشتیوانیانەشەوە بۆ ئەو هێزە میلیشیایانەی بە ڕێنمایی دەسەڵاتدارانی ئێران بوونەتە هێزە تێکدەرەکانی ئاشتی و ئاسایش و سەقامگیری لە ناوچەکەدا لەوانە حیزبڵای لوبنان و میلیشیاکانی تریش لە یەمەن، عێراق و شوێنەکانی تریش. ئەنیا کرایڤن بەڕێوەبەری بەشی ئیسرائیل لە نێوەندیدا کۆچیکردن لە دیموکراتیەکان میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتنە. ئەنیا پێشتر بەشداری هەبووە لە ژمارەیە چالاکی سیاسیدا و هەروەهاش بەڕێوەبەرایەتی بەشی کاروباری کۆنگرێسی ئەمریکای کردووە لە نێوەندی هاوپەیمانەکانی ئیسرائیل و بەر لەوەش وەک پسپۆڕێکی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستکاری کردووە لە کۆمیتەی کاروباری دەرەوەیی کۆنگرێسدا. ئەنیا سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیەدا. ئەڵبەت هەڕەشە و مەترسیەکانی ئێران ڕوون و ئاشکران، بەڵام لەگەڵ ئەوەدا ئەو وەڵامانەی کە هی ئێران دەدرێنەوە وەڵامی گونجاون، وەڵامی شیاون، یعنی وەکو کورد دەڵێ وەڵامێکە بڵێن کاڵا بەقەت باڵا. سەرەتا سوپاست دەکەم بۆ میێوانداریەکەت و جێیشانازیمە لە بەرنمەکەتدا بەشدارم. پێم وایە لە ئێستادا ئیسرائیل لە بەڕێوەبردننی یاریەکی زۆر قورسدایە، چونکە بە ڕێکخراوەکانی سەر بە ئێران 4 دەوری گیراوە. جا هەر سەیرێکی ناوچەکە بکەیت ڕێک ئەو ڕاستیە دەبینیت لە لوبنان و لە سووریا و لە شوێنەکانی تریش وەک غەزە و کەناری ڕۆژاواش. جا وەک پێویستێکی لێ هاتووە بۆ ئیسرائیل تا خۆی بپارێزێ لەو مەترسی ئاسایشیانەی لەسەرەتی و هەروەهاش ئێران لە شوێنی خۆیدا بەهێڵێتەوە. وەک دەبینن ئیسرائیل وەک بارێکی ئاسایی لە بنکە ئێرانیەکان دەدا لە سووریا، چونکە ئێرانیەکان شەڕیان ڕاگەیاندووە. جگە لەوەش ئیسرائیل لە عێراقیشدا لە ئێران دەدات و هەروەها لە ناو ئێرانیشدا، وەک ئەوەی لە راپۆرتە هەواڵیە نێونەتەوەیەکاندا بینیمان کە ئیسرائیل لە بنکەیەکی چەک دروستکردنی ئێرانی داوە لە ناو ئێراندا. بێگومان ئەمانە هەنگاوی گرنگن تا ئیسرائیل ڕێگە لە ئێران بگرێ لەوەی ببێتە خاوەن هەندێک جۆرە چەکی دیاریکراوە و هەروەهاش بۆ ڕێگەگرتن لە مەترسیەکانی تریتاران. وەک دەشزانن ئەوەی بەڕاستی نیگەرانی لای ئیسرائیلیەکان دروست کردووە بەرنامە ناوکیەکەی ئێرانە. پێم وایە ئیسرائیل هەنگاوی گونجاوی ناوەتە ئێران لە جێی خۆیدا بهێڵێتەوە و هەروەهاش لە هەوڵی قەناعەت پێکردنی ئەمریکا و هاوبەشەکانی تردایە تا پەیامی یەکلاکەرەوەی خۆیان بگەێنە ئێران کە ناهێڵن ئێران ببێتە خاوەنی چەکی ناوکی. بەڵام هەتا ئێستا ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوکی و هیچ لایەکی ئەوەی پژراز نەکردوێتەوە کە ئێران بۆتە خاوەنی ئەو چەکە. کامیان زیاتر مای مەترسیە ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یا ئەو بەرنامە ناوچی کە هەیەی دەبینین یانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چ جۆرە ئاژاوی جێڕێیەکی داوەتەوە ئێران چ جۆرە کارەساتێکی بە گەلانی ئەو ناوچەیە بەخشیوە.
ئەوە ڕەفتارەکانی ئێرانە کە دەیبینن لەم ماوەی ڕابردوودا راپۆرتێکی ئەندامێکی کۆنگرسیشمان بینی نیشانی دەدات ئێران زیاتر سوورە لەسەر ئەو کار و ڕەفتارانەی خۆی لەم سەروەختەی سەرۆکایەتی بایدندا ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ سەروەختی دانۆڵد ترامپدا چونکە دەبینن ئاستی ئالۆزیەکان بەرزترن و ئێرانی شەڕانگێزتر بووە لە ناوچەکەدا هەر بۆیە بەشێک لە نێوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل بە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەڵێن بیخەنە بەرچاوی خۆتان ئەگەر ئێران ببێتە خاوەن چەکی ناوکی چۆن شەڕانگێزتر دەبێت لەوانەشە جم و جۆڵەکانی بگاتە ئەو ئاستەی رووسیا دەیکات بەبێ گوێدانە کۆمەڵگەی نێونەتەوەیی جا ئەگەر ئێران ببێتە خاوەن چەکی ناوکی ئەوە یانێ وەرچەرخانی تاران بۆ مەترسیەکی جیاواز هەر بۆیە پێویستە هەموو لایەک ورد بن و پێداگرش بن لەوەی نەهێڵن ئێران ببێتە خاوەن چەکی ناوکی پێم وایە ئیسرائیلی شەوکارە دەکا لە هەمان کاتیشتا پێویستە هەمیشە هەڵسەنگاندنمان هەبێ بۆ ئەو هەڕەشە و مەترسیانەی ئێران لە سووریا و لە لوبناندا دروستیان دەکا بە تایبەتی کە ئەمباری گەورەی چەک و تەقەمەنی لەو دوو وڵاتەدا هەیە پێش دەچێت تاران هێڵە سوورەکانیشی بەزاندە بێ چونکە ئەوە تا هەروادێ و تەقەمەنی زیاتر ئەنبار دەکات و موشکی پێشکەوتویشی ناردووەتە ئەو وڵاتانە و ئەمەش ڕێک ئەوە نیشان دەدا کە ئێران خواستی هێرشکردنی هەیە جا دەمەوێت لە کۆتاییدا بڵێم ئیسرائیل هەرگیز ڕێگە نادا ئێران ببێتە خاوەن چەکی ناوکی ئەمە ژیانێ هەرچەندە گێران هەنگاو بنێت بە ئاراستەی دروستکردنی بووم ئەوە بەرەنجامە لوژیکەکە ئەوە دەبێت چاوەڕوانی هەندێک جۆری قەیران بکەین جا ئەو قەیرانە چۆن دەبێت و وردەکاریەکانیشی چی دەبن و چەندیش دەخایەنێ ئەوە لە ڕاستیدا کەوتوەتە سەر ئێرانیەکان کە چەندێک هەوڵی شەڕەنگێزانەی خۆیان دەدەن بۆ بەدەستێنانی چەکی ناوکی لە وەڵامی ئەو دوو پرسیارەی پێشوە زۆر جەخت لە بەرنامە ناوچەکەی ئێرانەکەیتەوە باشە وەکو گریمانەیەک دایانین ئەڵین ئێران نابێت خاوەنی چەکی ناوچی ئەمە کۆتایی هەموو دۆسیەکانەکە لەسەر ئێران هەیە؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە نا هەرگیز وەها نابێ چونکە دەبینن هەڕەشە و مەترسیە ناوکیەکە و مەترسیەکانی تری ئێرانیش هەن کۆمەڵگەی نێونەتەوەیی بە ئیسرائیلیشەوە هەردوو هەڕەشە و مەترسیەکە وەک دوو دۆسیە دەبینن و دەیشانەوێ یەکلا بکرێنەوە ڕاستە مەترسیە ناوکیەکەی ئێران بە گەورەتر دەبینرێ بەڵام بۆ وڵاتێکی وەک ئیسرائیل بەردەوام چاودێری جموجۆڵەکانی ئێران دەکا لە ناوچەکەدا چونکە ئێران هێزی ملیشیایی لە سووریا و لە لوبناندا بۆ دژایەتیکردنی ئیسرائیل دروست کردووە بۆ نمونە ئێران نزیکەی 150,000 ڕاکێتی لە باشووری لوبنان داناوە تەل ئەڤیڤ بە وردی چاودێری دەکات و هەر بۆ یەشە ناوبەناو هەندێک کردە ئیسرائیل دەبینیت لە سنوورەکانی باکووری وڵاتەکەدا وەک ئاماژەم پێکرد ئێران ژمارەیەک جۆرە چەکی تایبەت دەباتە سەر سنوورەکانی ئیسرائیل کە بۆ دەوڵەتی جوو هێڵی سوورە جا ئەگەر ئێران بەردەوام بێ لە ناردنی ئەو چەک و تەقەمەنیانە بۆ ناوچە سنووریەکانی باکووری ئیسرائیل ئەوە دەشێت تەل ئەڤیڤ نەتوانێت پشودرێژی خۆی بپارێزێت و دەستە وەستان بێ بەرامبەر ئەو مەترسیانەی لە بردننی ئەو چەکانە دەکەونەوە ئیسرائیل وڵاتێکی بچووکە و ژێرخانێکی گرنگی سنوورداری هەیە لەگەڵ چەند نێوەندێکی زۆر گرنگ و هەستیاردا و هەرگیز پشودرێژ نابێ بەرامبەر بەو جموجۆڵانەی ئێران جا پێم وایە ئەوە هێڵی سوورە خاڵێکی تریش لای من ئەوەیە ئەم ڕژیمەی ئێران چییە؟ ئەم ڕژیمە دەیان هەزار کەسی لە زیندان ناوە سەدان کەسی کوشتووە لەسەر ئەوەی بۆ مافەکانی ژنان خۆپیشاندانیان کردووە ڕژیمەکە منداڵان لە خوێندنگەکاندا ژەهراوی دەکا لەبەر تاوانی ئەوەی دەچنە خوێندنگاکان ڕژیمی ئێران ئەو ڕژیمەیە سەدان هاوڵاتی ئەمریکایی کوشتووە هەر لەم ماوەی ڕابردوودا بینیمان لە سووریا چی کرد و زیانی گیانیشمان هەبوو ئەمانە بێ لەوەی ئیستا چەک بە رووسیا دەدات و مۆسکۆژ ئەو چەکانە بۆ کوشتنی خەڵکی بێتاوان بەکاردەهێنێ لە ئوکرانیا و لە شوێنی تریش ڕژیمەکە هەرگیز بڕوای بە بەهاکانی ئێمە نییە بڕوای بەو سەقامگیریە نییە کە ئەمریکا ڕێبەرایەتی دەکا جا ئەگەر ئێران بەو شێوەیە بەردەوام بێت و تەنانەت بەرنامە ناوکیەکەشی بخەرە لاوە ئەوە هەر سەرچاوەی زیان و سەرئێشیەکی گەورەشە باشە کۆمەڵگەی نێونەتەوەی هەتا ئێستا هەڵوێستێکی یەکلاکەرەوە هەڵوێستێکی قورس یا هەڵوێستێکی بەهێزی نییە بەرامبەر بە کۆماری ئیسلامی هێنان ئەوەی کە دەیبینین ئەمریکایە و ئیسرائیلە تەنانەت ئەوروپایەکانیش ینی پێ ناچێت ئەو هەڵوێستە بەهێزیان هەبێ کە بڵین دەبێتە فشارێک بەسەر ئێرانیەکانەوە بۆچی؟ ئەوە ڕاستە و پرسیارێکی جوانیشە لەوەها ڕەوشێکدا ئەمریکا و ئیسرائیل لە زۆر ڕۆوە زەرەر دەکەن ئەمە وەک زلهێزێک لە جیهاندا و بەرژەوەندیشی هەن لە ناوچەکەدا هەرچی ئیسرائیلیشە وڵاتێکە لە ناوچەکەدا
جا لەو بڕوایەدام هەر بۆیە ئەم دوو وڵاتە وەک هاوپەیمان دەمێننەوە لەگەڵ یەکتردا. جا با لە بیرمان نەچێ هەندێک وڵاتی تریش هەن هەڵوێستێکی توندیان هەیە بەرامبەر ئێران. بۆ نمونە فەڕەنسا هەڵوێستەکانی خراپ نییەن، هەروەها بریتانیاش هەڵوێستەکانی خراپ نییەن و لەوانەشە بەم زوانە هێزی پاسداران ئێران بخاتە ناو لیستی تێرۆریستانەوە. جا سەرنجەکەی تۆ ڕاستە و ئەمریکا و ئیسرائیل لە پێشنگدان. ئەوەی ئیسرائیل لە ئەمریکای دەخوازێ پشتیوانی لەشکری نییە، هەندەی ئەوەی پشتیوانێکی دیپلۆماتی دەوێ. لەم قەیرانەدا پێدانی سەرداوەکان گرنگن، چونکە ئیسرائیل هیچ بژاردەیەکی تری نییە تەنها ئەوە نەبێ ئەو شتانەی ئێران لە ناوچە سنووریەکانی باکووری ئیسرائیل دایناون لە ناویان ببا. وەک بینیمان هاوکاتی جەژنێکی جووەکان و هاوکاتی ئەم مانگەی ڕابردووی ڕەمەزان لە یەک هەفتەدا لە 4 بەرەوە هێرش کرایە سەر ئیسرائیل، لە لوبنانەوە، لە سووریاوە، لە کەرتی غەزەوە و هەروەها لە کەناری ڕۆژئاوایشەوە هێرش دەکرا. هەمووشمان لێرەوە چاودێری ئەو ڕەوشەمان دەکرد تا بزانین چی ڕوودەدا و ئایا ئیسرائیل چۆن وەڵامێکی یەکلاکەرەوەی خۆی دەداتەوە. بەڵام هیچی نەکرد و پشوو درێژی خۆی پاراست. جا بەڕاستی نازانم بۆچی ئیسرائیل هیچ وەڵامێکی ئەو هێرشانەی نەدایەوە. تەنها هەر ئەوە بە خەیاڵمدا دەهات کە لەوانەیە ئەمریکا فشارێکی زۆری خستبێتە سەر تەل ئەڤیڤ تا ئارامی بپارێزێت و لەوانەشە ئەوە بووبێ کە دواترین شتێک ئەمریکا بیەوێت ئەوەیە ئاژاوە و تونند و تیژی لەو ناوچەیەدا بێتە ئاراوە. دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. لەم سەروەختەدا بە گشتی و زۆریش باس لە ئەگەر و نەگەرەکانی گۆڕانکاریەکی بنەڕەتی دەکرێت لە ناو ئێراندا. وڵاتانی ناوچەکەش بە وردی سەیری دواترین پەرسەندەکانی ناو ئێران دەکەن و ئاماژەش دەکەن بە پەیوەندی مێژووی خۆیان لەگەڵ ئێراندا. ئیسرائیل بنمونە. پێویستە لە سەرمان پردی نێوان وڵاتەکانمان دروست بکەینەوە و هەنگاوی یەکەمی ئەم ڕێبازەش دەست پێ بکەین. ڕێبەرایەتی چۆ ڕێبەرایەتیەکە بۆ ئاشتی و پشت درێژی بە پێچەوانی توندڕەوانی فەرمانڕەوای ئێستای ئێرانن. پێکەوە کار بۆ ئایندەیەکی باشتر دەکەین بۆنەوەی داهاتوومان تا هیوایەکیان پێ بدەین. هێشتا بە تەواوەتی نازانرێ سەنگی ئەو لایەنانەی ئۆپۆزیسیۆنی ئێران چەندن لە ناو وڵاتەکەیاندا، بەڵام هەر یەکێک لەو لایەنانە وەک پێدەچێ بە جیاو بە تەنیاژ بچنە و توێژەکانەوە بە ناوی گەلانی ئێرانەوە. ئێرانەکان ئاشتیان دەوێت و دراوسەی دۆستیان دەوێت و هیچ هۆکارێکیش نییە تا دژی وڵاتێکی تر بن کە هەمان بەهاکانی ئەوانیان هەیە. بە پێچەوانەوە ئێمەش وەک وڵاتانی تری جیهانی ئازاد دەمانەوێت بوونمان هەبێت وەک ئەوان و بە هەمان هیواوە بۆ ئایندەیەکی باشتر و دەرفەتەکان و هەموو شتە بەهادارەکانی تر و هەروەهاش متمانە هەبێت بۆ پاراستنی ئازادیەکانمان. نیە دەمەوێت بزانم ئیسرائیل دەتوانێت چی بۆ گەلی ئێران بکە تا ئایندەیەکی باشتریان هەبێ. جا ئەمە پرسیارێکی زۆر باشە. ئەو نێوەندەی کاری تێدا دەکەم نێوەندی داکۆکی لە دیموکراتیەکان دەمێکە کار لەسەر ئەو پرسە دەکا سەبارەت بەوەی ڕەوشەکە بەکوێ و بەچی دەگا. هیچ کێشەیەک لە نێوان گەلی ئێران و ئیسرائیلدا نییە، بەڵکو بە پێچەوانەوە وتوێژ و قسەکردنێکی زۆریش هەیە، بە تایبەتی کە دانیشتوانێکی زۆری فارسی زمان هەن لە ئیسرائیل. پێم وایە تەل ئەڤیڤ دەتوانێت کاری زۆر زیاتر بکە وەک هاوکاری بۆ خۆپیشاندەرانی ئێرانی. بۆ نمونە دابینکردنی تەکنۆلۆژیا و زانیاری نوێی کۆمپیوتر و چۆنیەتی بەکارهێنانی بە تایبەتیش کە ئیسرائیل ئەزمونێکی زۆری لەو بوارەدا هەیە. جا ئیسرائیل هەرچیەک بکات و ڕژیمی ئێران پێ لاواز بێ ئەوە لە بەرژەوەندی گەلی ئێرانە. باوەڕ ناکەم کەس هەبێ لە ئێراندا بەبوونی ئەو ڕژیمە خۆشحاڵ بێ لە کاتێکدا دەیان هەزار کەسی لە زیندان ناوە. هێزە ئاسایشیەکان بەردەوام چاویان لەسەر خەڵکە و ئەوە تا کچانی خوێندنگاکان ژەهراوی دەکەن و ئەو ڕژیمە هەرچی ناسەقامگیری هەیە لە ناوچەکەدا دروستی کردووە. پێم وایە پەیوەندی باشتر و تێگەیشتنی زیاتری نێوان هەردوو گەلی ئێران و ئیسرائیل باشترە بۆ ئایندەیەکی باشتری ئێران. باشە لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکانی ئێراندا بێژگە لە کوڕەکەیشا وەکو بینیمانیانی کە سەردانی ئیسرائیلی کردووە پێشوازیی گەورەشی لێکرا لە ئیسرائیل. ئەی ئۆپۆزیسیۆنەکانی تر یان بابەتەکە ئەوەیە ئیسرائیل لەگەڵ گەڕانەوەی ڕژێمی شاهنشاهیە بۆ ئێران.
من ناتوانم لە بری حکوومەتی ئیسرائیل وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە و ناشزانم بەرنامەی ئیسرائیل چییە لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکانی تردا لە پشت دەرگایی داخراوەوە، بەڵام دەزانم ئیسرائیل زانیاریەکی زۆری هەیە سەبارەت بە ڕووداوەکانی ئێران. یانێ کاتێک ئیسرائیل بتوانێت یەک بار لۆری یان کامیۆن بەڵگەنامەی نەهێنی لە ئێران بەرێتە دەرەوە بەبێ ئەوەی پۆلیسی دەوڵەتی ئێران پێی بزانێ، ئەمە پێت دەڵێ ئیسرائیل پەیوەندی تایبەتی خۆی هەیە لە ناو ئێراندا. جا ئەمە ئەوەیە کە لە دەرگاکراوەکانەوە بینیومانە و وردەکاریەکانی تر نازانم. جا دەمەوێت بڵێم لەم کاتەدا کە ئیسرائیل پەیوەندیەکانی خۆی ڕێکدەخاتەوە لە ناوچەکەدا، بۆ نمونە لەگەڵ کووردا نزیکترە، پەیوەندیەکانیشی لەگەڵ وڵاتانی کەنداودا نزیکترە بە بەراورد لەگەڵ جاران. لەگەڵ وڵاتانی تریشدا وەک تورکمەنستان و لەوێ لە دووڕایی 10 کیلومتر لە سنووری ئێرانەوە باڵوێزخانەی خۆی کردوێتەوە. ئەمانە هەمووی هەنگاوی ئەرینین کە ئیسرائیل کردوێتی و تەل ئەڤیڤ دەتوانێت یارمەتیدەری ڕاستەقینە بێ بۆ سەقامگیری لە ناوچەکەدا. هیواداریشم هەوڵەکانی ئیسرائیل ببنە مایەی بەهێزکردنی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و هیواداریشم یارمەتیشیان بدا لەو ڕێبازەی هەیانە. بۆ ڕژێمی داهاتووی ئێران ئیسرائیل لەگەڵ ڕژەمی شان شاییدایە. جا پێم وانییە ئیسرائیل هیچ هەڵوێستێکی ڕاگەیاند بێ لەسەر ئەوەی پشتیوانی لە کێ دەکا یان نایکا بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی ئێران. ئەوەی من خوێندومەتەوە و لێی تێگەیشتوم ئەوەیە تەل ئەڤیڤ ئارەزوو دەکا حکوومەتێکی هاوشێوەی ئەوەی ئیسرائیل لە تاران هەبێ، واتە حکوومەتێکی دیموکراتی و ئازاد کە مافەکان و ئازادیەکان دابین بکە بۆ هاوڵاتیانی ئێرانی بە کەمایەتیەکانیشەوە. بەڵێ لەو بڕوایەدام ئیسرائیل ئاوەها حکوومەتێکی دەوێ. لەو بڕوایەشدام گەلی ئێران شایستەی ئەو جۆرە حکوومەتەیە و هیوادارم پێی بگات. ئەگەر بێت دوای ئەم ڕژەمەی کۆماری ئیسلامی ئێران ڕژەمێکی سەرسەختتر دروست بوو لەم ڕژەمەی ئێستای ئێران بەرامبەر بە ئیسرائیل. ئیسرائیل چیەکە؟ هیچ متمانەیەکی هەیە؟ جا ئایا شیانی ئەوە هەیە ڕژیمی داهاتووی ئێران لەمەی ئیستا خراپتر بێ؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە. پێم وایە ئیسرائیل وڵاتێکە پێویستی بەوەیە داکۆکی لەمانەوەی خۆی بکە وەک ئەوەی هەموو وڵاتێکی تر دەیکا. گەلی وڵاتەکەش وەک هەموو گەلانی تر مافی بەرگریکردنی هەیە لە خۆی. گەر ڕژیمی داهاتوو خراپتر بێ لەمەی کە هەیە لە ئێران، ئەوە ئەو کاتە بڕیار لەسەر کارەکانی دەدرێ. پێم وایە لەو ناوچەیەی جیهاندا ئیسرائیل تەنها وڵاتێک بێ کە بتوانێت ئەو توانایانەی ئێران نەهێڵێ، جا ناوکی بێ یان ناوکی نەبێ، چونکە هیچ وڵاتێکی تر نە ئەو خواستەیان هەیە نە ئەو تواناییشیان هەیە. لەو بڕوایەدام ئیسرائیل دەتوانێت ئەو کارە بکات و لەو بڕوایەشدام کارەکە هەر بەو ئاراستەیەدا دەڕوا مەگە ڕژیم لە ئێراندا بگۆڕدرێ یان ڕژیمی ئێران بڕیار بدا ببێتە میانەڕە و بگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگەی نێودەوڵەتی. بەڕاستیش بڵێم نایبینم ڕژیمی ئێران ئەو هەنگاوە بنێت. من زۆر جار ینی بەتابەتی کاتێک کە باز دێتە سەر بەرنامەی ناوچی ئێران، یعنی زۆر جار جۆمان لە ئیسرائیل بۆ کە دەڵێ بژاری لەشکری یەکێکە لە بژارە هەرە کراوەکان بۆ ڕاگررتنی ئێران لەوەی بێتە خاوەنی چەکی ناوچی. بەڵام پرسیارەکە لای من ئەوەیە ئایا بڕیارەکە بڕیاری ئیسرائیلە یا بڕیاری کۆمەڵگەی نێونەتەوەییە کە بەرەو بژاری لەشکری بڕوە؟ لە ساڵی 2012دا لە کۆنگرێس کارم دەکرد و توێژێکی زۆر هەبوو لەسەر ئەگەرونەگەری ئەوەی ئیسرائیل هێرش دەکاتە سەر ئێران. ئەلبەتە ئەوە بەر لە ڕێکەوتنە ناوکیەکە بوو، هەروەهاش لە گڕی یەکەمی سەرۆکایەتیەکەی ئۆبامادا بوو. لە بیرمە قسە و باسێکی زۆر هەبوو، بەڵام ئیسرائیل ئەو هێرشەی نەکرد. هەرچەندەوەها بیر دەکرایەوە لەوانەیە سەر لە بەیانیەک کە لە خەو هەڵدەستین ئێران بەرنامە ناوکیەکەی نەمابێ. جا ئیستا شتەکان زۆر جێوازترن. ڕێکترە ناوکیەکانی ئێران لە ژێرزەمینی زۆر قوڵتردان بە چینی گەورەی کۆنکرێتدا پۆشراون. وەک دەزانین ئێرانیەکان باشترینن لە کارسازی کۆنکرێتدا، لەبەر ئەمانە ناتوانین ئیستا بڵێن بەیانیەک بە خەبەر دێن و بەرنامە ناوکیەکە نەماوە. ئەوەی ئەو بەرنامە ناوکیە ناهێڵە هێرش و هەڵمەتی بەردەوامە و لەوانەیە چەند هەفتەیەکیش بخایەنێت. ئەمەی باسی دەکەم مەزەندەی خۆمە. جا پێویستە لێرەدا سەرنج بدەینە ئەوەی ئیسرائیل چی لە ئەمریکا دەوێت لەوەها ڕەوشێکدا کە لەوانەیە هەندێک داوا و پێداویستی استراتیژی بن لە ناوچەکەدا، وەک ئەوەی داوای ژێردەریایەکی ناوکی بکە لە ئاوی کەنداودا یان پێدانی سوتەمەنی بۆ ئامێرەکانی ئەگەری ئەو هەڵمەتانە لە ئاسمان و لە دەریاشدا. ئەوەی من بیری لێ دەکەمەوە ئەوەیە ئیسرائیل خۆی بەتەنها ئەو کارە بکات، چونکە هیچ متمانەیەک لە ئارادا نییە کە بەڕێوەبەرایەتی داهاتووی ئەمریکا
لەم بەڕێوەبەرایەتی ئێستا زیاتر بە گرنگی و بایەخەوە بڕوانێتە ئیسرائیل. هەر بۆیە پێم وایە ئیسرائیل پلانی هەڵمەتی بەردەوامی هەیە و تێگەیشتووە لەوەی ئەو کارە کارێک نییە بە یەک شەو بکرێت و لەو کاتەشدا تەنها شتێک لە ئەمریکای بووە بواری دیپلۆماتیە لە ناو کۆمەڵگەی نێونەتەوەییدا. جا ئەگەر ئەو ڕۆژە هات و ئیسرائیل بڕیاری لە ناوبردنی دامەزراوە ناوکیەکانی ئێرانیدا، ئەوە چاوەڕوانی هێرشی زیاتریش دەکات، چونکە وەک وتم 150,000 ڕاکێتی ئێرانی لە باشووری لوبنان دانراون. لە غەزەوە هێرش دەکرێت. لە کەناری ڕۆژئاواشەوە بە هەمان شێوەش میلیشیا بەکرێگیراوەکانی ئێران لە سووریاوە دەست دەکەن بە هێرش بۆ سەر ئیسرائیل. واتە شەڕێکی فرەبەرەیی دەبێت و ئەو کاتە ئیسرائیل دەگەڕێ بە شوێن هەر شێوازێکی یارمەتی وڵاتاندا. باشە بەمانایش کە منواڵێت تێگەم کە ئەڵێ بە هیچ شێوەیەک ئەو سیناریۆی ناوەڕاستی ساڵانی هێشتاکانی سەدەی ڕابردوو کە ئیسرائیل لەگەڵ عێراقا کردی و بەرنامە ناوچەکەی عێراقی تێکدا بە دووری نازانی و سیناریۆ دووبارە بێتەوە وایە؟ من پێم وایە ئیسرائیل هەرگیز ڕێگە نادا ئێرانێکی خاوەنچەکی ناوکی هەبێ. ئەمە قسە هەڵناگرێ. جا پرسیارەکە لەوەدایە ئایا ئێران چەندێک لەو ئامانجە نزیک بووەتەوە و ئایا ئێران دەیەوێ خۆی بخاتە بەردەم چ جۆرە مەترسیەکەوە. تۆ ئاماژەت بە عێراق کرد، بەڵام زۆر دوای ئەو ڕووداوەی ساڵانی هەشتاکانی عێراق ئیسرائیل بەرنامە ناوکیەکەی سووریای لەناو برد. ئیسرائیل بەوە ناسراوە کە خۆی بڕیار بۆ خۆی دەدا. لەو هێرشانەی ئیسرائیل کردنیە سەر عێراق و سووریا هەرگیز ڕای ئەمریکای وەرنەگرت، چونکە لەوانە بووە ئەمریکانەی هێشتبا. جا ئیسرائیل ئازادی خۆی پاراستووە بۆ بڕیاردان لەسەر ئەوەی دەیەوێ بیکات و بە دڵنیاییشەوە بۆ ئێرانیش بە هەمان شێوە دەبێ. جا لێرەدا پرسە هەرە گرنگەکە ئەوەیە، ئایا هەر بەڕاست ئاخوندەکانی ئێران چەکی ئەتۆمیان دەوێ یان وەک مریش خۆڵ دەکەن بەسەر خۆیاندا؟ لەو بڕوایەدام دەبوایە تا ئیستا ڕژیمی ئێران تێگەیشت با کە لەوەی ئیسرائیل هەرگیز ڕێگە نادا بەوەی ببێتە خاوەن چەکی ناوکی. لە ناو ئیسرائیلیشدا ڕایەک هەیە و دەڵێ دەکرێت ئێران چەکی ناوکی هەبێت و ئاسایی بێ. ئەمەش بووەتە بابەتێکی قسە لەسەرکردن لە ئیسرائیل و هەندێک لە پسپۆردا کۆکی لێ دەکەن. بەڵام ئەوەی کە من وەک بەرەنجامێک پێگەیشتوم پاش وتوێژەکانم لەگەڵ ئیسرائیلیەکاندا ئەوەیە کە هەرگیز ڕێگە بەوە نادەن و تەنانەت هەر سەرۆک وەزیرێکی هەڵبژێدرا و دەبێ بڕیاری یەکلاکەرەوەی خۆی بدا ئەگەر بزانێ ئێران ئەو کارە دەکات. دەزانی ئیسرائیل هەندە نیوجێرسیە، لەوانەیە بە 2 بۆمبی ناوکی یان بە 1 بۆمب لەناو بچێ. ئەوەی کە من لێی تێگەیشتوم ئیسرائیلیەکان ڕێبەرێک هەڵنابژێرن کە هەڵوێستێکی تند و یەکلاکەرەوەی نەبێ لەسەرم پرسە. دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی سێمی بەرنامەکەمان. تۆماری مافەکانی مرۆڤ لە کۆماری ئیسلامی ئێراندا زۆر خراپە لەسەر ئاستی نێونەتەوەی و پێش دەچێت دەسەڵاتدارانی ئێرانی هیچ شتێکیان نێشت بێتەوە لە پەیوەندی بە ماف و ئازادیەکانەوە پێشێلیان نەکردبێ. هەر بۆیەشە لە راپۆرتە گرنگەکاندا هەمیشە ئێران یەکێکە لەو وڵاتانەی لە ڕیزبەندی پێشێلکاراندا لە پێشەوەیە. راپۆرتەکەی وەزارەتی دەرەوە وردەکاری پێشێلکاریە تۆقێنەرەکانی ڕێژیمی ئێرانی تێدایە کە دژ بە گەلی خۆی دەیانکات. لە پاش گیان لە دەستدانی ژینە ئامینیەوە دەسەڵاتدارانی ئێران سەدان کەسیان لە ناو خۆپێشاندانە ئاشتیانەکاندا کوشتووە و دەیان منداڵیشان تێدا بووە. هەزاران کەسیان ڕۆژبژیر کردووە. هێزەکانی ئێران ئەشکەنجە و توندوتیژی ڕەگەزی دژ بە گیراوەکان بەکاردێنن. دەسەڵاتدارانی ئێران دادگایکردنێکی کارتۆنی و سەپاندنی سەزای مەرگ وەک بەشێک لە تۆقاندنی زیاتری گەلی ئێران بەکاردێنن. ڕژەمی کۆماری ئیسلامی ئێران هەموو ئامڕازێک تا دەگاتە سەپاندنی سزای مەرگ بەکاردێنێ بۆ سەرکوتکردنی گەلی ئێران و ئەو جۆرە ڕەفتارانەیشی کردوێتە ڕێبازێکی ناوخۆیی لە بەرامبەر هاوڵاتیانی ئێرانیدا. پێم وانییە هۆکاری هەروە دێ و زیاتربوونی ئەم توندوتیژی و سزایانە ئەوەی ڕژەمی ئێران دەیەوێت ترس و تۆقاندن بنێتەوە لە ناو کۆمەڵگادا، چونکە دەیانەوێت بەو شێوازە ڕێگە بگرن لە نەڕەزایی دەربڕینەکان و ئاسانترین سزایش لای ئەوان بریتیە لە سێدارەدان بە تاوانەکانی وەک بەنگ و مخەدەرات، چونکە بۆ ماشێنی لە سێدارەدان لە ئێراندا زۆر ئاسانە. بۆ سەپاندنی سزای مەرگیش کۆماری ئیسلامی ئێران یەکێکە لە وڵاتە پێشەنگەکانی جیهان. دەسەڵاتداران تاوانی جۆراوجۆر بەکاردێنن بۆ سەپاندنی ئەو سزایە وەک تاوانەکانی بەنگ و مخەدەرات و گونابارکردنیش بە تاوان لەسەر زەوی و تێکدانی ئاسایشی دەوڵەتی ئێران و چەندان جۆر گونابارکردنی تریش.
لە ڕاستیدا بەپێی یاسا نێونەتەوەیەکان ئەم هەموو لە سێدارەدانە لە ئێراندا نایاساییە، چونکە زۆرێک لە گیراوەکان و زیندانی کراوەکان دەستیان بە پارێزەردا ڕناگات و هەروەهاش دادگاکانی شۆڕشی ئیسلامی لە پشت دەرگای داخراوە بڕیارەکانی داوە لەسەر بنچینەی دانپیانانێک کە لە ژێر ئەشکەنجەنداندا نووسراوە. هەر بۆیە پێی دەڵێن ماشێنی لە سێدارەدان لە ئێراندا. ڕۆژی 6 مانگی 11 227 ئەندامی پەرلەمان لە سەرجەم 290 ئەندامەکەی پەرلەمانی ئێران داوایان لە دەسەڵاتی دادوەری وڵاتەکەیان کردووە تا خۆپیشاندەران لە سێدارە بدرێن. ئەوە پەیامێکی ڕاستەوخۆیە بۆ دانیشتوان، جان نەک هەر لە سێدارەدانی خۆپیشاندەران، بەڵکو کاتێکیش ڕێژەی لە سێدارەدانیش زیاتر دەکەی ئەو جۆرە بیرکردنەوەیە باڵ دەکێشێت بەسەر خەڵکدا کە ڕژێم مافی هەیە ژیانت لێ بسەنێتەوە. ئەنیا دەبێت بزانم دۆسەی مافی مرۆڤ لەسەر ئاچی کۆمەڵگەی نێونەتەوەیی چەندێک گرنگی هەیە، ینی دۆسەیەکە بە مەترسیدارتر سیرەکرێت لەو بەرنامە ناوچەی کە ئێران هەیەی یا لەو هەڕەش و مەترسیانەی لە ناوچەکەدایەتی کامیان گرنگترە کە پێویستە کۆمەڵگەی نێونەتەوەی قسەی زۆری لەسەر بکات. جا ئەگەر مەبەستت لە سەرنجی نێونەتەوەیی بێ لەو خۆپیشاندانانەی کران لە ئاکامی گیان لە دەستدانەکەی ژینا ئەمینی ئەو خانمە کوردەی ئێران کە لە گرتوخانەیەکی پۆلیسی ئاکارگیانی لەدەستدا، ئەوە پێم وایە ئەو ناڕەزایی دەربڕینانە یەکێکە لە باشترین ڕێگەکان بۆ ڕاکێشانی سەرنجی کۆمەڵگەی نێونەتەوەیی. وەک بینیمان کاردانەوەی گەورەی بەدوای خۆی داهێنا. ئیستاش لە بەردەم شیانی ئەوە داین کە بریتانیا پاسدارانی شۆڕشی ئیسلامی بخاتە لیستی تێرۆریستانەوە. بێگومان ئەمە پەیوەندی هەیە بەو ڕەفتارانەی پاسداران دەیکا وەک کوشتنی خەڵک لە وڵاتانی ناوچەکەدا. دەزانین ئەگەر سەدان هەزار کەسی لە سەرانسەری ناوچەکەدا نەکوشت بێ، ئەوە بێگومان دەیان هەزار کەسی کوشتووە. هۆکاری ناسەقامگیری چەندان وڵاتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا. ئێران بووەتە جێی سەرنجی کۆمەڵگەی نێونەتەوەیی بەهۆی ڕەوشی مافەکانی مرۆڤەوە، بەهۆی شێوازی سەر و سەوداکردنیەوە لەگەڵ ژناندا، بەهۆی ژەهراویکردنی کچانی خوێندکارەوە. هەر بۆیە پێدەچێت کۆمەڵگەی نێونەتەوەیی وەڵامی هەبێ بۆ ئەو پێشێلکاریانەی ئێران دەیکا لە بواری مافەکانی مرۆڤدا. باشە بۆ چپەی زەکا ئەوەندە زۆر بخایەنێ بۆ نمونە پاسداران بخرێتە لیستی تێرۆریستانەوە. ینی هەموو ئەوروپاییەکان و تەنانەت بەریتانیاش ینی دەزانن پاسداران چ ئاستێکە کار دەکات بۆ پێویست دەکات ئەوەندە درێژە بکێشێ. ئەوروپاییەکان تەنانەت نەیانتوانی بگەنە ئەوەی کە پاسداران ینی مەبەستم لە وڵاتانی یەکێتی ئەوروپایە بخەنە لیستی تێرۆریستانەوە. چ شتێکە وایان لێیەکە ئەوەندە دوو دڵ بن. هیوادارم بەریتانیا ئەو هەنگاوە بنێت و پاسداران بخاتە لیستی تێرۆریستانەوە، چونکە ئەوە هەنگاوە ڕاستەکەیە و پێم وایە کۆنگریستی ئەمریکاش فشاری زۆری خستووەتە سەر بەریتانیا تا ئەو هەنگاوە بنێ. لە پەیوەندیش بە یەکێتی ئەوروپاوە پێم وایە نیگەرانیان هەیە بە تایبەتی لە پاش شەڕی عێراقەوە، چونکە هەستێکیان لا دروست بووە کە چاواشە کراون. هەر بۆیە لە ئیستادا دوودڵیەکی زۆریان تێدا دەبینیت کاتێک باز دێتە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەتیش لەم کاتەدا کە شەڕی ئۆکرانیا لە ئارادایە، وەک ئەوەی لە گەڕێکێکدا ژمارەیەک ماڵکەوت بێتە بەر هێرش و مەترسی ڕەشدەوە. ئیدی لەوەها ڕەوشێکدا تۆ ناپەرژێتە سەر کەسێک لە شارۆچکەیەکدا بچیت بەهانایەوە. ئۆروپیەکان نایانەوێ ئەو جۆرە ئەزمونانەی پێشتریان دووبارە بکەنەوە کە ئیستا بە هەڵەی دەزانن. زیاتریش سەنگی سەرنجەکانی خۆیان خستووەتە سەر پەرەسەندنەکانی ئۆکراین. ئەگەر هەر ئەوە بێ ینی هێشتا ئەو بەس نییە، چونکە ئێمە بینیمان لە کاتی شۆڕشی ژینایە ینی کۆمەڵە سزا سەپێنرانە سەر کۆماری ئیسلامی ئێران، ینی سەر تاکە کەسەکان لە کۆماری ئیسلامی ئێرانە، نەک ئەوەی بڵێم سزاکان سەپێنران بنە سەر دەوڵەتی ئێران وەکوی دەبینین بۆ نمونە لەو سزانەی بەهۆی بەرنامە ناوچەکەەوە سەپێنرانە سەر ئێران. ینی ئەوەش هەنگاوێکی پێویستی بەوە بووکە هەنگاوێکی زۆر تۆکمەتر بنرێ بەرامبەر بە ئێران بۆ ڕاگرتنی و سەرکوتکاریانە لە ناو وڵاتەکەدا. پێم وایە ئەم پرسە لای ئۆروپا پرسێکی سەرەکی نییە، هەرچەندە هیچ هۆکارێک نابینم تا سزا نەخاتە سەر ئێران. جا تۆ پرسیارەکەت لەسەر ئۆروپایە، بەڵام دەبێت باز لە ئەمریکاش بکەین. وەک دەزانین هێشتاش بایدن لە هەوڵی دانوستاندایە لەگەڵ ئێران لەسەر بەرنامە ناوکیەکە. ئەگەر ڕێکەوتن بکرێ ئەوە چەندان ملیار دۆلاری دەست دەکەوێت کاتێک سزاکان لەسەر ڕژیمی ئێران هەڵدەگیرن. جا ئەگەر بە وردی سەیری ئەم دۆسیەیە بکەین دەبینین سەرۆک بایدن دەیەوێت سزاکان لەسەر
ئێران هەڵبگیرن لە کاتێکدا ئێران چەک بۆ رووسیا دابین دەکات لەم شەڕی ئۆکرانیا و هاوکات بایدنیش دەچێتە کۆنگرێز تا چەندان ملیار دۆلاری تری بۆ پەسەند بکرێ لە پارەی باشدەرانی ئەمریکایی ئەو جابی داد بە ئۆکرانیا. جا بەڕاستی نازانم ئۆروپیەکان چۆن لەم بابەتە دەڕوانن و چیان لە مێشکدایە لەسەر ئەم بابەتە. بەڵام کاتێک سەیری ئەمریکا دەکەین دەزانم ئەمە سیاسەتێکی دژبەیەکە لەلایەکەوە دانوستاندن لەگەڵ ئێران دەکرێت و ئەگەر ڕێکەوتن کرا ئەوە تاران چەندان ملیار دۆلاری دەست دەکەوێت و لەلایەکی تریشەوە هەوڵی پاراستنی ئۆکراین دەدەین لە هێرشی فڕۆکە بفڕۆکەوانەکانی ئێران. جا من لەمەدا هیچ لۆژیکێک نابی. تێدەگەم بەڵام با پرسیارێکی کە لێ بکەم بەر لەوەی بچین لە بەشی کۆتایی بەرنامەکەمان ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئێرانە بکرێ یان نەکرێ چ شتێکە گۆڕێ لەو ڕاستیانەی کە هەن. جا ئەگەر ڕێکەوتن بکرێت لەسەر بەرنامەی ناوکی ئێران یانێ ئەگەر دانوستانەکانی ڤیەنا سەرکەوتوو بن ئەوە وەکوتم سزاکانی لەسەر هەڵدەگیرن. ئەمەش دەبێتە مایەی شەڕانگێزی زیاتری ئێران لە ناوچەکەدا و ژمارەی موشەکەکانی ئاراستەی ئیسرائیل دەکرێن زیاتر دەبن. دەبێتە مایەی پڕچەکردنی پۆلیسی ئاکاریش لەسەر شەقامەکانی ئێران. دەمەوێت لێرەشەوە پەیامی خۆم بنێرم بۆ حکوومەتەکەم و پێی بڵێم نا سزاکانی سەر ئێران هەڵمەگرە چونکە ئەو ڕژیمە هاوڵاتیانی ئەمریکایی کوشتووە. ئەوە تا 1-2 هەفتە لەمەوبەر ملیشیاکانی سەر بە ئێران بە چەکی ئێرانی لە سووریا کۆنتراکترێکی ئەمریکیان کوشت و چەندان سەربازیشمان بریندار بوون. هیچ هۆکارێک نییە تا ئەو سزایانە لەسەر ئێران سووک بکرێن یان هەڵبگیرێن چونکە ئەگەر وەها بکرێ ئەوە یانێ شەڕانگێزی زیاتر و کوژرانی زیاتری خەڵکی بێتاوان. پێم وایە ئەوەی پێویستە بیکەین دووهێندەکردنی سووربوون و پێداگیریمانە گەڕانەوەیە بۆ سیاسەتی بەرزترین ئاستی فشار. ئەمەش تەنها ڕێگەیەکە بۆ هەنگاوی بەرەو پێش. هەروەها پێویستە پەیامێکی بەهێزیش بنێرێ بۆ ئێران کە ئیسرائیل ڕژدە لەسەر ئەوەی نابێ ئێران ئەو چەکانەی هەبێ ئەگەری لێدانیشی بەهێزە و پێویستیشە بەڕوونی و ئاشکرایی پەیام بنێرێ بۆ ئەوەی هەموو بژاردەکان کراون. دەگەڕێمەوە بۆلات. ڕێکەوتنی نێوان عەرەبستانی سعودیە و کۆماری ئیسلامی ئێرانی یەکێکە لەو پەرسەندانەی وەک هەندێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن گرێدراوە بە پەیوەندیەکانی نێوان ڕیاض و واشنگتنەوە. بە عەرەبستانی سعودی وتووە پێویستە پەیوەندیەکانمان نۆژەن بکەینەوە و پێویستە بە شێوەیەکیش بیکەین کە جێی دڵنیایی بێت بۆ دۆستەکانمان لە ئیسرائیل. دەمەوێت یارمەتی سەرۆک بایدن بدەن. بە شازادەی عەرەبستانی سعودیم ڕاگەاندووە باشترین کات بۆ نۆژەنکردنەوەی پەیوەندیەکانمان تا ئێستایە و سەرۆک بایدنیش زۆری پێ باشە پەیوەندیەکانمان ئاسایی بکەینەوە و لە بەرامبەریشدا سعودیەکان دان بە دەوڵەتی جودا بێنن. جا لە پەیوەندی بەم دۆسیەوە کۆماریەکان دەتوانن یارمەتی دەربن تا ئەو هەنگاوە بنرێت و کۆماریەکانیش خۆشحاڵ دەبن لەسەر ئەم بابەتە کار لەگەڵ سەرۆک بایدندا بکەن بۆ گۆڕینی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عەرەبستانی سعودی. ئێران و عەرەبستانی سعودیە دوو نەیاری لە مێژینەی یەکن و هەروەهاش دوو کاراکتەرە سەرەکیەکەی شەڕی ناوخۆی یەمەنن. بەڵام دەگوترێ دەشێت لە دوای ئەو ڕێکەوتنەوە زۆرێک لە هاوچێشەکانی ناو یەمەنیش بگۆڕدرێ. پێم وایە وەرچەرخانێکی گەورە دەبینین لە میکانیزمی کارکردنی کاراکتەرەکانی قەیرانی یەمەندا. بە تایبەتیش پاش دەستپێکردنەوەی پەیوەندی دیبلۆماتیەکانی نێوان عەرەبستانی سعودی و ئێران. جا لەوانەشە فشاری ئەم دوو کارکتەرە سەرەکیەش ببینین لەسەر هاوپەیمانەکانیان لە شەڕی ناوخۆی یەمەندا. وەهاش پێشبینی دەکەم بەرەو پێشچوون بێتە دی بۆ ئاشتی. بەڵام هێشتاش کاری زیاتر ماوە بکرێت لەسەر زۆر دۆسی سیاسی ناوخۆیی لە ناو یەمەندا. ئەنیان بەپێی زۆرێک لە شیکەرەوە بەر لەم ڕێکەوتنی نێوان ئێران و شانچینی عەرەبستانی سعودیە ئاماژەی زۆرەکراوە گەشتبینی ژەبوو کە عەرەبستانی سعودیە لە ئیسرائیل نزیک بێتەوە. ئێستاژەرە و گەشتبینیە هەیە دوای و ڕێکەوتنی لەگەڵ ئێرانە؟ پرسیارێکی باشە. پێم وایە کێشەی نێوان عەرەبستانی سعودیە و ئیسرائیل بریتیە لە ئەمریکا. پێم وایە بۆ عەرەبستانی سعودیە تا پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە ئەوە بە پلەی یەکەم پێویستە پەیوەندیەکانی لەگەڵ واشنگتۆن ئاسایی بکاتەوە. بەڕێوەبەرایەتیەکەی بایدن هەڵوێستێکی قورسی هەیە بەرامبەر سعودیەکان و تەنانەت ئەوانەش کە لە چواردەوری سەرۆکن هاوسۆزیەکی ئۆتۆیان نییە لەگەڵ عەرەبستانی سعودیەدا. 1-2 بابەتیشە بوون پێدەچێت سعودیەکان زۆر سەرکەوتوو نەبوو بن تێیاندا و
ئەمەش لای دموکراتەکان شتێکی گونجاو نەبوو. هەر چۆنێک بێ ژمارەیەک بەرژەوەندی هەن لێرەدا، وەک نرخی سوتەمەنی لێرە لە ئەمریکا بابەتێکی گەورەیە و بزوێنەری ئابووریشە. جا ئەگەر پەیوەندیەکانی سعودیە و ئیسرائیلیش لە هاوکێشەکەدا دەربکەین، ئەوە دەبوایە ئەمریکا سیاسەتەکانی خۆی بگۆڕی با لەگەڵ سعودیەکان و پەرەی بە پەیوەندیەکانیش بدایە لەگەڵ ئەم گرنگترین هاوپەیمانی استراتیژیەدا. جا پێم وانە لەم سەروەختەی بایدن و ئەوانەش کە لە چواردەوریدان پێ ناچێ هیوایەک هەبێ بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان عەرەبستانی سعودیە و ئیسرائیلدا. ینی بەمانایش کە پێ وایە ئەمریکا دۆستێک یا هاوپەیمانێکی وەکو سعودی لەدەستدا بێ. پێم وایە ئەمریکا هەڵەی گەورەی کردووە لەم چەند ساڵەی ڕابردوودا لە دۆسیەی پەیوەندیەکانیدا لەگەڵ عەرەبستانی سعودیەدا. بە دڵنیاییەوە ئەم بەڕێوەبەرایەتیە ئەو هەڵانەی کردووە. زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێبە.